بە گوێرەی سەرچاوەکانی ناو کۆشکی سپی گەروی هورمز لە ئێستادا بە شێوەی نیمچەکراوەیە. سەرۆکی ئەمریکا ئێرانیەکانی ئاگادار کردووەتەوە کە دوور بکەونەوە لە هەر ئاڵۆزکردنێکی بارودۆخەکە. ڕۆژی سێشەممە دۆناڵد ترامپ سیاسەتی هیچ مینێکی لە تۆڕی کۆمەڵایەتی تروزەوە ڕایگەیاند و گوتی: من لەلایەن هێزە دەریایەکانی ئێرانەوە ئاگادار کراومەتەوە کە هەموو مینەکانی گەروی هورمز لە ئاوە نێودەوڵەتیەکاندا هەڵگیراونەتەوە. هەروەها ئێران لەوە ئاگادار کراوەتەوە ئەگەر لە ڕێگەی هەر بەلەمێک یان کەشتیەک هەوڵی دانانەوەی مین بدات، ڕاستەوخۆ ئامێرەکە لە ناو دەبرێت. بە گوێرەی زانیاریەکان، هێزە ئەمریکیەکان بە شێوەیەکی چالاک چاودێری گەروەکە دەکەن و لە ڕێگەی دیوی وڵاتی عومانەوە ڕۆژانە ملیۆنان بەرمیل بە سەلامەتی لە ڕێڕەوەکەوە دەپەڕێنەوە. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژی سێشەممە وەزیری دەرەوەی ئێران لە تارانی پایتەخت پێشوازی لە وەزیری دەرەوەی عومان کردووە و بە گوێرەی ڕاگەیەندراوەکان شێوازی بەڕێوەبردنی گەروی هورمز تەوەری سەرەکی کۆبوونەوەکان بووە.